پلاستیک ئەو ژەهرەی ڕۆژانە و بە بەردەوامی بەرکەوتنمان لەگەڵی هەیە. یەکێکە لە دروستکراوەکانی دەستی مرۆڤ کە بەهۆی سووکی کێشی و کەمی تێچووی بەرهەمهێنان بەکارهێنانێکی زۆری هەیە و ئاسانکاریەکی زۆری بۆ ژیانی مرۆڤ کردووە. بەڵام لە هەمان کاتدا زیانێکی زۆری بۆ ژینگە هەیە و دوژمنێکی مەترسیداری زیندەوەران و مرۆڤە. بۆ یەکەم جار لە تەمووزی ساڵی 1970 لیۆ بیکڵند کە بە باوکی پیشەسازی پلاستیک دادەنرێت یەکەمین پلاستیکی لە تاقیگەیەکدا دروست کرد. پلاستیک لە ڕووی کیمیاییەوە بە شێوەیەکی گشتی لە هایدرۆکاربۆنەکان دروست دەکرێن لە مادەی پۆلیمەر کە لە زنجیرەیەکی درێژی گەردیلەی کاربۆن پێکهاتووە. لەگەڵ چەند گەردیلەیەکی تری وەک ئۆکسجین، گۆگرد، نایترۆجین و کلۆر هەر زنجیرەیەکیش دەگەڕێتەوە بۆ چەند یەکەیەکی دووبارەوە بوو کە لە مۆنۆمەرەکان پێک هاتوون. لەگەڵ مادە پۆلیمەرەکان چەندین مادەی تر لە دروستکردنیدا بەکارێت. زیاتر پلاستیک لە سەرچاوەکانی نەوت و گازی سروشتیەوە وەردەگیرێن بە جۆرێک لە سەدا 4 کۆی سوتەمەنی ساڵانەی جیهان بۆ پیشەسازی پلاستیک بەکاردێت. بەهۆی گەشەپێدانی پیشەسازی پلاستیکەوە لە ماوەی نیو سەدەی ڕابردوودا ڕەنگە کەم کەس هەبن لە جیهان هەفتانە بڕێکی زۆر پلاستیک نەخۆن. لە نوێترین لێکۆڵینەوە کە لە ئەمریکا ئەنجام دراوە لە گۆڤاری زانستەکانی ژینگە و تەکنۆلۆژیا بڵاو کراوەتەوە دەرکەوتووە هەر تاکێک لە ئەمریکا ساڵانە نزیکەی 70,000 تەنۆچکەی مایکرۆپلاستیکی دەخوات و دەخواتەوە. ئەو بڕەش ساڵانە دەکاتە چەند گرامەیەک پلاستیک. بەپێی لێکۆڵینەوەیەکی تری چەند شارەزایەکی ژینگەی ئەڵمانی کە لە تەلەڤیزۆنی DW بڵاو کراوەتەوە دەردەکەوێت مرۆڤ لەسەر زەوی هەفتانە بە نزیکی قەبارەی کارتێکی بانکی پلاستیک دەخوات یان دەچێتە لەشیەوە. بەپێی لێکۆڵینەوەکە بە 3 هۆکار پلاستیک دەچێتە لەشی مرۆڤەوە کە ئەوانیش هەناسەدان و ئاو خواردنەوە و خواردنی گیاندارە دەریایەکانە. پلاستیک وەک کاغەز و کانزا بۆ سروشت ناگەڕێتەوە بەڵکو بە چەشنی مایکرۆپلاستیک ور دەبێت و دەچێتە نێو سووڕی ئاو لەگەڵ بەفر و باران و خۆڵ و ئاوی خواردنەوەی سەرزەوی تێکەڵ دەبێت. تا ساڵی 2017 مرۆڤ زیاتر لە 6.9 ملیار تۆن پلاستیکی فڕێداوەتە نێو چەمەکان، دەریاکان و زەویە کشتوکاڵەکانەوە. لە سەدا 73 خاشاکی جیهان پلاستیکە. قەبارەی ئەو پلاستیکەی فڕێدراوەتە نێو سروشت لە سەرجەم ئاوی ڕووبارەکانی جیهان 30 جار زیاترە. لە هەموو خولەکێکدا نزیکەی 1 ملیۆن بوتڵی ئاوی پلاستیکی دەفرۆشرێت. بەپێی راپۆرتەکان تاوەکو ئێستا نزیکەی 700 جۆر گیانەوەری دەریایی پلاستیکیان خواردووە یان بوون بە تەڵەی پلاستیکەوە. لە ساڵی 2050 هەموو جۆرە باڵندەکانی دەریا لەسەر هەسارەی زەوی دەکەونە پلاستیک خواردن. لەبەر ئەوەی سەرچاوەی بنەڕەتی پلاستیک نەوتی خاو و سوتەمەنیە بۆیە هۆکارێکی مەترسیدارە بۆ پیسبوونی ژینگە، چونکە نەوتی خاو بڕێکی زۆر لە مادە پیسکەرەکان دەردەدات کە زۆربەیان بە شێوەی سروشتی شینابنەوە. هەروەها ئەو پلاستیکانەی بەکرداری زیادکردنی هالۆجین دروست دەکرێن، بە تایبەت زیادکردنی کلۆر مادەی زیان بەخش دەکەنە خاکەوە. دواتر ئەم مادانە تێکەڵ بە ئاوی ژێرزەوی و سەرچاوە ئاویەکانی تر دەبن. بۆ ڕزگاربوون لەو پلاستیکەی کە فڕێدراوەتە ژینگەوە یەکێک لە ڕێگاکان سوتاندنیەتی کە ئەمەش زیانێکی تر بە سیستەمی ژینگە دەگەیەنێت و بەهۆیەوە بڕێکی زۆر لە گازە زیان بەخشەکان دەچێتە ئەتمۆسفیری زەویەوە. یەکێکی تر لە ڕێگاکان
لە ژێر خاک خستنی پلاستیکە کە بەهۆیەوە ڕووبەرێکی فراوانی خاک داگیر دەکات و ڕەگەزی خاک پیس دەبێت لەلایەن ئەو بەکتریا و زیندەوەرانەی لە خاکدا هەن شی ناکرێتەوە و بۆ هەمیشە لە خاکدا دەمێنێتەوە. لە ماوەی نیو سەدەی ڕابردوو بە تێگڕا زیاتر لە 8 ملیارد تۆن پلاستیک لە جیهاندا بەرهەمهێنراوە کە دەکاتە 8,000 ملیۆن تۆن. ئەگەر هەموو ئەو بڕە زۆرە وەربگرین لە سەرەتاوە تاوەکو ئێستا تەنیا بڕی لە 9 دووبارە بەکار هێنراوەتەوە، ئەوەی تری تێکەڵ بە ژینگە بووە. ئامارەکان پێمان دەڵێن ساڵانە زیاتر لە 400 ملیۆن تۆن پلاستیک لە جیهاندا بەرهەم دەهێنرێت بە پێی هۆشداری توێژەران. ئەگەر خۆڵ و خاشاک بەباشی ئیدارە نەدرێت و گیان نەکرێتەوە و بەرهەمهێنانی زیاتری ئەم مادەیە بەردەوام بێت، ئەوان مردن بەهۆی پلاستیکەوە ڕەنگە ببێتە دیاردەیەکی بربڵاو تەنانەت بۆ زیندەوەرانیش کە پێشبینی کراوە لە ساڵی 2050 هەموو جۆرە باڵندەکانی دەریا لەسەر حەسارەی زەوی بکەونە پلاستیک خواردن. باشترین چارەسەر بۆ ڕزگاربوون لە پاشماوەی پلاستیکی بەکار نەهێنان یان کەمکردنەوەی بەرهەمە پلاستیکیەکان و دووبارە بەکارهێنانەوەیەتی یان بەکارهێنانی باشترین جێگرەوە پێشنیار کراوەکانە وەکو شوشە، سیرامیک، زەرفی کاغەز، تورەکەی قوماش بۆ هەڵگرتن و پاراستنی خواردەمەنی و ئاو شلەمەنیەکان و شتومەکە جیاجیاکان. هەروەها پێویستە پەرلەمان و حکوومەتی باشووری کوردستان کار بکەن بۆ دانان و زیادکردنی باج لەسەر پلاستیک و پاڵپشتیکردنی ئەو پرۆژانەی کەرەستە جێگرەوەکانی پلاستیک زیاد و ئاسان دەکات. ئەمەش لە ڕێگەی پەسەندکردنی پرۆژە یاسای سنووردارکردنی هاوردەکردن و بەرهەمهێنانی پلاستیک لە باشووری کوردستان.